This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوچەکردنی پرسێکی گەرم و گرنگی ڕۆژ. نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت گۆڕەپانی کارکردنی پەکەکە هەرێمی کوردستان نییە و چەندین ساڵە ئەوان میوانداری دەکرێن. پێشتریش مەسرور بەرزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایشی هەرێموتی هێزەکانی پەکەکە لە هەرێم میوان و پێویستە قەندیل جێبهێڵن. پەکەکەش دەڵێت جیاوازی نێوان باشوور و باکوور ناکەن و خەیاڵە ئەگەر بڵێن گەریلاکانیان لە قەندیل دەکشێتەوانێ. منیش دەپرسم بوون و نەبوونی پەکەکە لە قەندیل چه کاریگەریەک لەسەر هەرێمی کوردستان جێدەهێڵێت. بەڕێزان، ئەمە دەبێتە تەوەری تاوتوێی ئەم ئێوارەیە بە میوانداری ئاری نانەکەلی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. کاگاری زۆر بەخێر بێت. هەروەها کاوە نادر نووسەر و نزیک لە پارتی کرێکارانی کوردستان، جەناویشتان زۆر بەخێر بێن. بەڕێزانی، ئەوش دەرفەتتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT هەر پرسیار و سەرنجێکتان هەیە بە کۆمنت بۆ ئێمەی بنووسن تاوەکو منیش لێرە بتوانم وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاگاری، بوون و نەبوونی پەکەکە لە هەرێمی کوردستاندا چه کاریگەریەکی دەبێت بەسەر واقعی ئێستای هەرێمی کوردستانەوە؟ لە سەرەتادا ئەمەڕێز لە خەبات و تێکۆشانی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی هەموو پارچەکانی کوردستان دەگرین کە مێژویانەیە بۆ خەباتکردن لە پێناو دۆزی ڕەوانگەلی کورد لە هەر شوەیەک بیتن. بێگومان پەکەکەش یەکێک لەو هێزانەیە کە مێژووی هەیە و لە هەمان کاتدا خەبات و تێکۆشانی کردیا و لەگەر پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای دروستبوونی پارتی کرێکارانی کوردستان هەماهەنگی و تەبایەکی زۆر باشە بۆ تا ئێستاش. بێگومان هەرێمی کوردستان قۆناغی گرنگی بڕیە، هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی یاسایی. هەرێمی کوردستان ئیلتیزاماتی گرنگی لەسەر شانە ئێستا بۆ پاراستنی تەواوی شوێنەکانی کوردستان و تایبەت ئەو ناوچە سنووریانەی کە سنوورەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بێکەوە بەسترایە، وەک وڵاتی ئێران، وەک وڵاتی تورکیا. یەکێک لەو شوێنانەش کە قەندیلی پێدەڵێن، قەندیلیش ناوچەیەکە کەوتۆتە سێگۆشە یاخود سنووری هەرێمی کوردستان و ئێران. پەکەکەش ماوەیەکی جار زۆرە لەوێ نیشتە جێبوونە و کێشەیان نەبووە. هەرێمی کوردستان هاوکار بووە، هەماهەنگ بووە. بەڵام کە ڕێزدار کاک نێچیروان وەکو سەرۆکوەزیرانی کوردستان وەکو میوان یاخود کاری سیاسی پەکەکە لە گۆڕەپانی هەرێمی کوردستان نییە باز دەکا، پێگومان وایە لەبەرەوەی ئەم قۆناغەکە گۆڕایە چ بەنسبەت هەموو پارچەکانی کوردستان تایبەت لە باکووری کوردستانیش وا وەکو باشووری کوردستان. ئەو ئیلتیزامە قانونی و سیاسیانەی کە لەسەر هەرێمی کوردستانە، لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە، واتە لەسەر شانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە، بێگومان ئەمەش کۆمەڵێک باگراوەندی گرنگی لە پشتەکە ئەم قسە ئەوڕۆ هاتیتە ئارا. چییە بۆ نمونە؟ یانی دەمێ نمونەیەکم بێتێ بۆچی زەرورە ئەمڕۆ ئەو قسەیە بکرێت؟ بێگومان هەمومان دەزانین کە لە چەند هەفتەی ڕابردوو هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان و لەگەڵ هێزەکانی حزبی دیموکراتی ئێران کێشە لە مابینیان دروست بوو، شەهید بوو، بریندار هەبوو. ئەمەش لە مابینی دوو هێزی کوردی لەسەر سنوور، بەڵام لە ناو خاچی هەرێمی کوردستان. ئەوە وەکو گرفتێک دەبینن. یەکێک لە گرفتەکانە ڕەنگە گرفتی تریشەبی ڕەنگە لە کاتی مناقەشە باسی. باشە، سوپاس دەکەم. کاکاوە دەمەوێت سەرنجی تۆ بزانم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت پەکەکە چەندین ساڵە میوانن لە هەرێمی کوردستاندا، ئیدی گۆڕەپانی کاری سیاسی ئەوان هەرێمی کوردستان نییە. سەرنجیەوە بەڵام من ئومێدەوارم ئەو قسەیە کە ئەمڕۆ گوێبیست بووم لە زاری کاک نێچیروان بارزانی لە مەبەستێکی سیاسیانە، یعنی عمقێکی سیاسیانەی هەبێتن، نەک فکری، چونکە بەڕاستی ئەو داخوازیانەی کە ئەمڕۆ چ جەنابی و چ کە ئێستا لە ململانێکی توندایە لەگەر عێراق و چ ئەو پرۆژەیە لەبەردەستیاندا هەیە، دەوڵەتی کوردیە و لەو بابەتە داخوازیانەیە ئەم قسەیە ڕەنگە تێک نەکاتەوە لەگەر ئەو پرۆژەیە. ئێمە دەبێت ئەو حقیقەتە ڕاستیە بزانین کە کوردستان یەکە ڕاستە داگیر کراوە لەلایەن
چەند داگیرکەرێکەوە بەڵام داگیرکەر خۆی وا تێڕوانینی بۆ تێ بۆیە ئێمە ناتوانین بڵێن هەولێر بە تەنێ ئی خەڵکی هەولێرە ئەگەر وابێ ئی هەموو خەڵکی کوردستان نەبێ ئەی بۆ ئی خەڵکی بەس لە ئاستی کەباتە ئەو دابەشبوونە بۆ باشوور و باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵات منطقی نییە ئاسایی نییە؟ من دەبینم ئەو کاتە منطقی دەبێت کە لە خزمەتی استراتیژەتی پرۆژەی کوردستانی بێتن پرۆژەی نەتەوەیی کوردستانی بێتن ئەو کاتە ئەوە دەبێتن ڕاستە پارتی دیموکراتی کوردستان لەگەر پارتی کرێکارانی کوردستان دوو حزبی جودان و لە ڕۆی فکریشەوە جودان هەریەکە و ڕەنگە کۆمەڵێک تاکتیشی جوداشیان هەبێ مافی خۆیانە بەڵام دەبێ ئێمە لە کۆتادا یەکشت لەبیر نەکەین لە کۆتاییدا بنبوودا یەکشت لەبیر نەکەین کە ئێمە هەر هەمومان خەڵکی کوردستانین و ئەو ڕۆژەی کە لۆزان بەسەرماندا فەرزکرا و کوردستان کراوەتەوە چوار بەش ئێمە دەبێت بەردەوام ئەومان لەبیر بێ کە کوردستانیەکە و گەلی کوردشیەکە باشە بەڵام زۆر جارم قسەی ڕوبەڕووی پەکەکە کرێتەوە ینی ئەم قسەیە بۆچی لە باشوور بەڕاست بۆ خۆی دەزانێت بەڵام لە ڕۆژ ئاوا بۆ پارتە کوردیەکانی دیکەی بەڕەوا نازانێت بۆچی لە باشوور بۆ ئەم ڕەوایە بۆچی لە ڕۆژ ئاوا بۆ ئەو ڕەوانیە من ئەوە بە ئەوە دەزانم لایەنی سیاسی پەکەکەی داکۆچی ناکەم چکە ئەو مافەم نییە بەڵام لایەنی فکریەکەیەوە من ئەوەی لێیان بیست بووم و بزانم پەکەکە کوردستان هەموو بە ئیخۆی یعنی بە ئی خەڵکی کوردستان دەزانی بە خۆشی خۆی بە هێزێکی کوردستانی زانانی ڕاستیش زۆر هەنگاوی گەورەی ناوە پەکەکە ینی زۆر دۆزەکەی کوردستانی بردو باشە تۆ وتت هیوادارم لەسەر قسەکەی نەچیروان بەرزانی سەرۆکی حکوومەت وتت هیوادارم کە لێدوانەکەی سیاسی بێ نەک بیرکردنەوەیەک یاخودنەوەیەک لە فکری بێت باشە پێشتریش مەسرور بەرزانی وەکو ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش هەمان لێدوانیدا تۆ بۆ خۆت چی تێگەیشتی لە قسەکانیان ئەمە لێدوانێک بوو لێدوانێکی سیاسی بوو پەیوەندی بە دۆخی ئێستای ئەم ناوچەیەوە هەیە یان ئەوەی کە خۆت پێت وایە ڕەنگە لێدوانێکی فکری بێ زیاتر ڕەنگە تێکەڵ بێ هەردووشی بێ لە هەندێشت بە تاکید پارتی دیموکراتی کوردستان خۆی بە حزبێکی سەرتانسەری کوردستانی نازانێ وەک پەکە خۆی ئیعلان کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا من ئەو ڕاستیە دان پێدادنێم کە دۆزی کوردستان لە ڕاستیدا دۆزێکی ئالۆزە چەندین هاوکێشە و چەندین هێز داخل دەبێتن بێزگە لە ناوخۆیەکان بۆیە بە ئەوەی دەزانم تەمە نادەکەم هیواخوازم کە ئەوە بۆ دافعێکی سیاسی ئانی بێتن نەک ئەوە عمقێکی پولی فکری سپاس بکێت پارتی کرێکارانی کوردستان خۆی بە هێزێکی کوردستانی دەزانێت بۆیە جیاوازی ناکا لە مابینی باشوور باکوور ڕۆژاوا ڕۆژهەڵات بەڵام وەکو کاکاوەوتی پارتی دیموکراتی کوردستان خۆی بە هێزێکی کوردستانی سەرتاسەری نازانێت بۆیە لێدوانی لەم جۆرەش دەدەن بۆیە ئاوها بیر دەکەنەوە خۆی بەعکسەوە پارتی دیموکراتی کوردستان هێزێکی سەرتاسەری کوردستانیە پارتی کرێکاریانی کوردستان تەسک بیر دەکاتەوە ئەجینا ساڵ و نیوەک بەر لە ئێستا 3 تا 4 هزار گەنجی ڕاهێنراوی زیرەکی بەتوانا خەڵکی ڕۆژئاوا پارتی کرێکاران ڕێگا نادەن کە بستنەوە دیفاع لە ماڵ و سەروەت و نیشتیمانەکەی خۆیان بکەن باشە بەسە بۆ ئەوەی کە ئەمە ئیسپات بێ بۆ ئەوەی پارتی کرێکارانی کوردستان هێزێکی کوردستانی نییە بێگومان پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ چارەسەری کێشەی هەموو کوردە لە هەر شوێ بێتن وا بۆ نمونە لە باکوور پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی بینی و سەرۆکایەتی هەرێمی خودی سەرۆک بارزانانی ڕۆڵێکی گرنگی بینی تەنانەت لە خلالی ساڵێکدا چەند جار سەردانی تورکیای کرد لە پاڵ پرسە گرنگەکان هەرێم لەگەڵ تورکیا بەڵام پرسی ئاشتیش یەکێک لە پرسە گرنگەکان بووە هەم بە نسبەت سەرۆک بارزانانی و هەم بە نسبەت سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانیش لێرەدا دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی کە لە بەڕێز کاکاوت کرد کە ئەمڕۆ قۆناغی باکوور بەرەوە پێشچوونی زۆر باشی بینیە لە ڕووی ئاشتی و لە ڕووی سیاسیش پێدەکە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئاشتی کە هێزێکی گەورەیە لە باکوور کە بینیمان لەو هەڵبژارنانەی بەو دوایە کە دەنجی زۆری هینە هەمومان دڵخۆش بووین هەدەپە بەڵێ هەدەپە هەمومان دڵخۆش بووین کە دەنجی زۆری هینە کەواتە لە پەرلەمانی تورکیا کورسی زیادی دەبی و کورد دەوری دەبیتن و پێویستە لەو قۆناغا پارتی کرێکارانی کوردستان ئەو هێزە زەبەلاحەی لە خۆیان کۆ کردیتەوە لە قەندیل و لە شوێنەکانی تر بێن بە سیاسەتێکی نوێ بە بیرروبۆچوونەکی نوێ
پشتگیری لە ئاشتی بکەن لە باکوور پشتگیری لە هێزی براوەی باکوور بکەن لە کوردستان عقلیەت و سیاسەتی خۆیان لەو قۆناغە بگۆڕن بۆ ئەو قۆناغی کە ئێستا کورد پێویستیتی کە هەمومان داوای ئاشتی و چارەسەر و گەیاندنی باش کورد بە دۆزی ڕەوای خۆی سەرنجەکەیە دەوترێت پارتی دموکراتی کوردستان لەم هەژمونەی پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە دەترسێت لە لایەنە سیاسی مەدەنەکەیەوە لە باکوور لە تەشەنەکردنایە لە گەشە سندنایە لە ڕۆژ ئاوا بە هەمان شێوە لە گەشەکردنایە پارتی دموکراتی کوردستان بۆیە لە ئێستادا ئەم ڕەئیە ئێلانەکە هەرچەنە ئەوەی کە هەم نێچیروان بەرزانی هەم مەسرود بەرزانیش وەکو لێدوانیان داوە وەکو سەرۆکی حکوومەت ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایی ژەم قسەیان کردو بەڵام حتممە ئەمە لە قسەکانی تۆلانی کەم بۆم دەرکەوت کە من ڕای پارتی دموکراتی کوردستانیشە پارتی لەم هەژمونە دەترسێ دەیەوێت بە جۆرێک لە جۆرەکان پەکەکە ئاگادار بکاتەوە نەخێر پارتی ناترسێەوە ترسیشی لە دڵدا نیە بەڵام پارتی ڕێگرە لە بەرامبەر هەر هێزێک نەک پەکەکە کە بەرژەوەندەکانی ملەتی کورد بەلاوە بنێ و تەسلیمی ئاقارێک بکە کە حەزی کورد نییە پەکەکە وای کردووە بەڵێ چۆن تەئیدی حەزدی شعبی لە شنگال کامڕۆ لەگەڵ بەڵێ یەک دوو تەئیدی دەوڵەتی سربەخۆ ناکە بۆ کورد ئاڵای کوردستان هەڵ ناکە لێ ناگەڕێت 4000 گەنج بچن پشگیری لە ڕۆژ ئاوا بکەن کێشە و گرفت بۆ هەرێم دروست دەکەن کێشە و گرفت بۆ حزبی دموکراتی کوردستانی ئێران دروست دەکەن بە مەبەست چۆن مەبەستی هەیە لەمە پەکەکە بێگومان ڕەنگە مەبەستی هەبی ڕەنگە شتی گەورە لە پشتبیتن بەڵام پارتی ڕێگرە لە بەردەم هەر هێزێک هەر کەسێک کە بێوێ بەرژەوەندی باڵای گەلی کورد بەلاو بنێ بۆ مەرامی دوژمنان بۆ نەحەزە باشە کاک کاوە سەرنجی تۆم دەوێت لەسەر قسەکانی کاگاری ینی ئەگەر هێزێک وەکوی ئەم باسی کرد پێی بوترێت هەرێمی کوردستان جێبێ هەڵێ بۆچی ئاسایی نییە ئەگەر ئەو وەسفانی هەیە کە کاک ئاریوتی بەڵێ وڵا ئەگەر بیرکردنەوەکە وابێ ئینسان کێشەکە لێرکاندا ئەگەر بیرکردنەوەکە بیرکردنەوەی کوردستانی سەرتاسەری بێ دەبێ هەموو شوێنێکی کوردستان بەی خۆ بزانێ ینی بەی خەڵکی کوردستان بزانرێتن هیچ حزب سالیارێکی تێدا نەکرێت یاخود پاڵانخوازیش تێدا نەکرێت چکە کە بڵێ ئێرکانە بە تەنیا پارتیان فلان پەکەکەیە ئەوە کارشی خراپە باشە بەس کاگادی وای نەکوت بەڵام وتی بۆ نمونە ئەو دەڵێ پەکەکە ئاڵای کوردستان هەڵناکەوتەی دی حەشدی شعبی دەکات وتی گرفت بۆ هەرێمی کوردستان من ئەوەی بزانم ئەوەندەی من لە ناتانم داکۆچی لە سیاسەتە 100% حیزبیەکانی پەکەکە بکەم بەڵام لە لایەنە فکرەکەیەوە ئەوەندەی ببینم لە ئامات کە هەڵبژاردن سەرکەوت و هەدەپا 80 کورسی هێنا ئاڵای کوردستان لە ئامەت هەڵدرا مەناوەیە ئەوانە هیچ ئەگەرێکی ئەو تویان نییە دژاتی بکەن لە بەرامبەر حەشدی شعبی بەڕسمی پەکەکە لە قەندیلەوە ئەوەی دا کە ئەوەی لە شنگال دەبێتن هیچ پەیوەندی بە حەشدی شعبی نییە و پەیوەندیەکی بە خودی خەڵکی ئێزیدی و باوە هەیە سێ ئەگەر لەسەر مەسەلەی ڕۆژئاوای بێتن خەڵکی ڕۆژئاوا کێشەی حزبیان هەیە کێشەی سیاسیان لە بینی خۆ هەیە کە ناکرێتن ئەگەر بەس بەتەنیا بۆ پێ دەبێتن ئەی بۆ حزبی تری تێدا بەشدارە لە ناو ئیدارەکەی ڕۆژئاوای کوردستان بۆیە من لەگەڵ ڕێزم هەیە بۆ قسەکانی کاکاری بەڵام لەگەر ئەوەندا نیم کە بەو دەرەجەیە بەو شێوەیە بیرکردنەوەیان هەبێتن باشە سپاس دەکەم بەڵام کۆمنتێکا تۆ حەز دەکەم تۆ وەڵامی بدەیتەوە بێواردۆسکی دەڵێت پەکەکە میوانە لە قەندیل ئەمە کوردستانە و تورکیا نییە ئەووا دەڵێ لەسەر پەکەکە پێویستە قەندیل چۆڵ بکات کە چۆن پێشمەرگە چوونە کۆبانی و دواتر گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان سەرنجی تۆ ماڵە کوردستان سەرتاسەریە وەکو باسم کرد لە لۆزان ڕادابەش کراوە ئەوەی پشتگیری لەوە بکە ئێرە کوردستانە و باکووری کوردستان تورکیایە ئەوە پشتگیریە لە لۆزان ئەوە پشتگیریە لەو تەفکیرانەیە کە پارچەگەری بیرکردنەوەی دەکە وڵاتی خۆم و تو وڵاتی خۆت ئێمە بە هینێکەوە بە مەیدانیەوە چەند جارە تووشی شکست بووینە ئەوەی بە کەلکمە هااتێ ڕەهندە نەتەوە یەکانە و تۆش وابیر بکەیتەوە دوژمنە دوابیر ناکاتەوە ئەوەتانە هەر دەستکەوتێک ببی هەر دەستکەوتێک لە هەر پارچەیەک ببێتن
داگیرکەرانی کوردستان هەر چواریان بەیەکەوە یەک ئەویان هەیە باشە بۆ کورد لە پێناوی دۆزی کوردستان ئەوەی کاک ئاریگوتی لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان بۆ یەک استراتیزیە نییە بۆ یەک هەنگاو لەسەر کۆک نابن لەسەر کۆمەڵێک خاڵدا ئەو بەشستۆی پەکەکە ینی وتی خۆ بەشێکی پەکەکەەکە لە هەرێم لێت ناشێرمەوە تەواوی حیزبەکان تێیدا گونەحبارن چووکە حیزب سالاری لە کوردستان باوی هەیە تەفکیری حیزبی زیاد لە کوردستان بەگشتی مەبەستگشتی باوی هەیە ئەو کارشی زۆر یەکجار خراپە بەڵام لە باشووری کوردستان لەوە دەرچووە ئینسان زاهیرەکەی یان دیار دەکەی هەست پێ نەکاتن حیزب حزبایەتی وا زەق بۆتەوە ئەگەر لە بەرژەوەندی حزب نەبێتن لە بەرژەوەندی کوردیشنی ئەو کارشی زۆر خراپ باشە سپاس دەکەم کاوە کاک ئاری کۆمنتێگاتووە دەڵێت کێشەکە ئەوەیە ئەمە مححمود کەلاری دەڵێت کێشەکە ئەوەیە پارتی کەی بێوە بە ناوی کوردستانەوە قسە دەکات دەڵێت بۆ جارێ ناچن بزانن ڕای حیزبەکانی ترچیە لەسەر ئەم لێدوانە و بە لێدوانێکی لەو جۆرە ڕازین ڕێزدار کاگنیتیروان وەکو باسم کرد سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە مەسئولیەتی سیاسی و یاسایی لەسەر شانە بۆ هەموو پرسێک لە هەرێمی کوردستان دەتوانێت قسە لەسەر بکاتن وایە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە قسە لەسەر و بابەتە دەکەین جارێ باسیەوەمان نەکردی ئەمە چۆنیان ئەمە پشتگیری دەکەینیانە بەڵام بە جۆرەی پرسیارەکانی بەڕێستان لەسەر پەکەکە و مانەوەی پەکەکە ئەمە گفتوگۆ دەکەین باش بەڵام پێش بسمە سەر جازە بەجەناب بدەینەوە پرسیارەکەی پارتی کرێکارانی کوردستان دەبێت لە هەموو قۆناغەکان هاوکار و هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان بیتن نەک بڕیار دەربی لە کوردستان نەک کێشە و گرفت بۆ کوردستان دروست بکاتن لەبەرەوەی ئەوەی کاکاوە باسی کرد هەموو هێز و لایەنە سیاسەکان دەبێت تەبایی و بە هەماهەنگی بتوانن دۆزی ڕەوایگەری کورد ببەنە پێش بێگومان پارتی دیموکراتی کوردستان بەشی شێری لەمە بەبەرکەتە بەڵام مەسئولیەتیشی لە ششانە پارتی دیموکراتی کوردستان حزبی براوەیە لە کوردستان و مەسئولیەتی گرنگی لە ششانە بۆیە لەسەر هەموو بابەتێک و حەقی هەیە بە حەقیش دەزانیتن کە قسە لەسەر بکاتن بەڵام نەکەرپەکەکە بەڵکو هێز و لایەنە سیاسەکانی تری کوردستانی باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکوور هەموو دەبی ڕێز لە سیادەی هەرێمی کوردستان بگرن و ڕێز لە بڕیار و یاساکانی هەرێمی کوردستان بگرن هەر هێزێک سەرپێچی ئەم بابەتانە بکاتن بێگومان ڕەنگە وەکو میوانیش سەیری نەکرێتن بەڕێوەی ئەو ئەزمونەی کە دروست بە خوێنی شەیدان بە ماندووبوونی پێشمەرگە و خەڵکی کوردستان دروست باشە لە هەرێمی کوردستان یاخۆت بڵێم لە باشووری کوردستان پارتی بەشێکی زۆر لە پۆستە سیادەکانی بەدەستەوەیەوە نیە کۆمنتێک هاتووە دەڵێت بۆچی ئاساییە جێشی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان بێت لە بامەڕنی بۆ هەوڵێک نادەن بۆ دەرکردنی ئەو هێزە بۆچی پەکەکە داوا لە پەکەکە دەکەن کە قەندیل جێبهێڵێت ئەمە کۆمنتی سەفین خدرە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وەڵامتان کەس پەکەکەی دەرنەکردیە هیچ بڕیارێکی ڕسمیش دەرنەچوە بەڵام لێ دوانەوەکە جێبهێڵەوە وەکو میوان وەسف کراوە بەڵێ میوانن لە ڕووی سیاسی تەمەشا بکەی لە بەڵامەوە خۆی بە میوان نازانێ بۆ نمونەوە تا لە لێدوانێکیاندا بۆیە نارتی دەڵێن ئەوە خەیاڵە ئەگەر بڵێن بەنسبەت هێزی تورکیا ئەمە هێزێکی بچووکە لە منطقەی بامەڕنێ و ئامێدی ڕاستە لە قۆناغە کاتینە بە موافقەی پەرلەمانی کوردستان لێرن و بە موافقەی پارتی و یەکێتیکە و کات هەم دوو هێزی سەرەکی هەم لە پەرلەمانیش بوون و هەر کاتێک پەرلەمانی کوردستان بڕیار بدا بە تەنسیق لەگە وڵاتی تورکیا دەکرێت هێزانە بکشێنەوە باشە بەڵام بۆچی لێدوانی فەرمی نابیندرێ لە سەبارەت بەو هێزانە ئەم هێزانە باسی لێدوانی فەرمی دەدرێت لەسەر پەکەکە بۆچی لێدوانی فەرمی نادرێت لەسەر جێشێکی تورکی کە لە بامەڕنێ و لە خاکی هەرێمی کوردستانە بەڵێ وەکو باسم کرد بڕیاری پەرلەمانی کوردستان بوو ئەو کات لە ناوەڕاستی نەوەتەکان ئەو هێزە تا ئێستامایتەوە بەڵام ئەو هێزە کێشە و گرفتی بۆ هەرێم دروست نەکردیە و ڕەنگە پەرلەمانی کوردستانی سوێنێ بڕیارێک بدا سەحب ببنەوە باشە ڕێی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە جێهێشتنی خاکی هەرێمی کوردستان لەلایەن پەکەکەوە لەژێر کاریگەری و تەئسیری دەوڵەتی تورکیادا نیە نەخێر ئەمە پێمان باشە پارتی کرێکارانی کوردستان لەو قۆناغە پشتگیری پرۆسەی ئاشتی بکە لە باکوور پشتگیری وەزعی سیاسی هێز و لایەنەکانی باکوور بکاتن کە لەبەرەوەی قۆناغێکی تریان بڕێ وەکو دەڵێ لە پەرلەمانی تورکیا کورسیان زیاد بووە دەتوانن مافەکانی گەلی کورد زیاتر لێ بەدەست بێ ئەو بەرنامەی کە ئێستا پارتی کرێکارانی کوردستان هەیەی
ڕەنگە پێویستی بە گۆڕانبی بۆی هەمومان و ئێمە و پارتیکرەکاران و تەواوی هێزولایەنەکان بێکەوە پشتگیری پرۆسیاڵم واقعدا واقعەکی تریشەیە ینی بۆچی حکوومەت هێرێمی کوردستانە منابینێ یان پارتیە منابینێ پارتیکرەکارانی کوردستان هێشتا لە لیستی تیرۆردا ئەوانە وەکو پێویست ڕێگە پێدراون و ناتوانێت خەبات بکە و لە تورکیادا هێزەکی مەمنوعە و ناتوانێت بگەڕێتەوە ینی بۆچی ئەمە لە بەرچاو ناگیرێ خۆ ئەگەرەمەی بۆ بڕەخسە پێتان وانە پەکەکە بتوانێت بچ لەوەش خەبات بکە بێگومان لەم کاتەدا پەکەکە لە خەباتکردندا خۆ ڕۆلیان هەبووە سان حقیقت دەبێ بڵێتن هەم لە مێژوو هەم لە ئێستاش و لە شەڕی داعشیش شان بەشانی هێزەکانی پێشمەرگە چ لە شنگال چ لە مەغمور چ لە شوێنەکانی تریش بەڵام ئەمە سپاسیان دەکەین و دەستخۆشیان دەکەین وەکو تاکێکی کورد نەکۆکو حەزب وەکو هاوڵاتێکی کورد بەڵام نابێ ببنە خاوەنی بڕیار لە هەرێمی کوردستان نابێ خۆیان بە خاوەنی بڕیار دەربزان لە هەرێمی کوردستان دەبێت ڕێز لە سیادەی هەرێمی کوردستان بگرن و تەنسیق و هەماهەنگی زیاتر هەبیتن لەگەڵ کۆی بابەتەکان باشە دواتر حەزەکەمانی لەسەرەوە بۆستین کە ڕێزیان لە چی نەگرتووە لە سیادەی هەرێمدا کامە بوونەوە گرفتانە باسییان کردو بەڵام دواتر دەگەڕێمە وڵات کاک کاوە دەمەوێت ئەو پرسیارە لە تۆ بکەم ینی زۆر جار قسە لەسەر نزیکی بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستانە و لەگەڵ دەوڵەتی تورکیا دەکرێت لێدوانی لەم جۆرە تا چەند پەیوەندی بەو نزیکیەوە هەیە بەو پەیوەندیەوە هەیە ئەگەر بوونی هەیە تاجەن لەژێر تەسیر و کاریگەری دەوڵەتی تورکیادایە من لە سەرەتا گوتم تەمەن هیواخوازم کە ئەو لێدوانانە لەو نیتاقەوە سوور بخواتەوە بۆ ئەوەی لەبەرەوەی وەکو دەزانن ئێستا حکوومەتی کوردستان لە بەردەم کۆمەڵێک کێشە و ململانێدایە باشە بۆیە ئەو زۆرە لێدوانانە ڕەنگە کۆمەرێک بەڵا لە کۆر بکەنەوە بەڵام ئەوە بێتن ئەوەی گرنگە لێروکانە چۆن بتوانین دۆزی کوردستان ببینە پێش چۆن بتوانین ئەو دۆزەیە ببینە قەراغێکی ئەماندا باشە تەسەوڕەکەم ئەمە قسەی هەموو لایەنە سیاسی بەڵێ بەڵێ ئەجا لەو منتەڵەقەیەوە کاک ئاری باسی کرد کە پارتی دیموکرات حەوڵ دەداتن بۆ ئەوەی چەند دەستکەوتێکی بەدەستێناوە لە هەرێمی کوردستان بەڵام دەبێت ئێمە ئەوش لە بەرچاو بگرین چ پەکەکە چ بڕیاردەری قەندیل کۆمەڵێک دەستکەوتیان بۆ گەلی کوردستان بەدەستێناوە لە هەرێمیش لە هەرێم من ناتوانم چووکە ڕاستە خۆ داخلی ئەوە نەبوون و خۆشیان بە بڕیاردەر نەزانیوە ئەوەندەیە من لێیان حاڵی ببم بەڵکو بە یارمەتیدەر و هاندەر و پشتەوان چۆن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەدەیان جار لێپرساوە بەرزەکانیان لێدوانی وایان داوە کە ئێمە پشتیوانی حکوومەتی کوردستانی نەیان گوتی ئێمە بەشێکی لە حکوومەتی کوردستان دەبێت حکوومەتی کوردستان ئاوایی بکاتن ئەگەر بڕیاردەر بن لە قەندیلی ئەو کاتا دەبێت بە شێوەیەکی یاسایی بێن دەبی بێن لە بەرلەمان و لە حکوومەت بن چونکە حکوومەتی کوردستان لە سەروی هەمووی هێزە سیاسەکانە مافی نەپارتی هەیە نەوێشێتی هەیە نە حیزبە سیاسەکانی تر هەیە بەتەنیا مەسئلە نەتەوەیی و مەسئلە سیاسیە کە پابەندە بە ئەمنی قەومی کوردستانی بکرێت باشە وتم دەمەوێت نمونەم بیتە یاخود لەسەر و گرفتانەی کە پێتان وایە پەکەکە دروستی کردەوە بۆچی ڕێزی لە سیادەی هەرێمی کوردستان نەگرتووە بەڵام کاتی بەربانگی شەو دەتوانن ناو بخۆنەوەانە زۆر سپاس سپاس فەرموو ئوستاز نۆشتان بێ دوای ئەو ڕووداوانەی کە بەسەر کوردستان داهات لە مانجی حوزەیرانی 2014 گرتنی مووسڵ و پاش گرتنی مووسڵ هەمومان دەزانین کە ئەو کارە ساتەی بەسەر دەڤەری شنگال و زومار و ئەو ناوچانە داهات خوشک و برایانی ئێزیدیمان بەر شاڵاوی جینۆساید و ئەنفال کەوتن لەلایەن ئەو تیرۆرستانە هەموو گەلی کورد پێی ناخۆش بوو تاسا لە هەوڵی ئەوە دابووین هەم ناوچەکان ڕزگار بکرێتەوە هەم ئەو خەڵکانی کە کەتینە بەردەستی هێزەکانی داعش تیرۆرستانی داعش ئازاد بکرێن هیمەتی باش سەرفکرا لە مولایەک بۆیە کە کاتی ناوچەکە ئازاد کراوە یەکێک لە دڵگرانیەکان کە پارتی کرێکارانی کوردستان لەو سەردەم باسی کرد ئێستاش ڕەنگە هەر ئەو بەرنامەی هەبیتن شنگال بکات بە کانتۆنێک کەواتە دابڕانی کوردستان ئەمە یەکێک لە خاڵەکانە
کێشە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستانیش دروست دەکات. دروستکردنی کانتۆن لە هەرێم هیچ پێویستیەک ناکە زڕورەتێک نییە لەبەرەوەی هەرێمی کوردستان خاوەنی مؤسساتی خۆیتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و دام و دەستگاکان هەڵبژێردراوی ملت و هەموو حەزب و هێز و لایەنە سیاسیەکان لە دەسەڵات و لە حکومڕانیدان و حکوومەتی بنکە فراوانمانەیە هێزێکی دەرەچی بێ داوای کانتۆنێک بکە لە ناو خاچی هەرێمی کوردستان هەم عراق هەم وڵاتی عراق هەم شوێنە شوێنێکی لە ڕووی ئاینەوە جیاوازە و ئەمە قسەی ئەوانە و هەرێمی کوردستان نەیتوانێت بیپارێزێ با ببێتە کانتۆنێکی سەربەخۆ بۆەوەی ئێمە بیپارێزی. چۆن هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگا توانیان ئەم سنوورانە بپارێزن و ئازادی بکەنەوە تەنانەت ڕەنگە ناو شنگال و بەشێک لە دەوروبەری شنگالمابی ئەویش پەیوەندی بە پلانی سەربازیە بێ ڕەنگایمان نتوانین قسەی لەسەر بکەین بەڵام ڕاستە ئێزدیەکان ئاینیان جای بەڵام کوردن و خۆیان داوا دەکەن کە لە کوردستان زیانە بنەوە بە زۆر سەپاندن باش نییە و لەو قوناغی کە کورد تووشی شەڕی داعش ببوو وەکو کاکاوەش باسی کرد منیش لەسەرەوە کۆکم هەموو هێزەکان دەبێ هاوکار و هەمانگ بین نەک بین منتقەک جیا بکەینەوە ئەمە نەک ڕەنگە لە هەرێم قبول نەبێ ڕەنگە حکوومەتی عراقیش بە پێی یاسا پێی وەزعی سیاسی منتقەکەش قبول نەکات خاڵیش تر ڕەنگە هەندێک شتی بچووکە بێ بەڵام بۆ نمونە کە جەنابەت باسی بکەم باشە ڕێگایان پێدەدرێت بە مۆلەت خۆپشاندان لە هەولێر بکەن یان لە سلێمانی لە نەتیجادا ئاژاوە و شەڕ و گرفت وەکو ئەوەی کە لە پێشدەم نەتەوەی گرتوەکان لە چەند مانجی ڕابردوو چەند پێیان نێرە کوڕاگەیانکارێکیش بۆبزان بەبەر ئەو شاڵاوە کەوتن لە شوێنەی دەبێت بە ئالۆزی کەواتە ئەوان هەموو کێشەیە بۆ هەرێمی کوردستان بۆ هێزەکانی ناوخۆش خاڵیش تریش دوێنێ بوو لە ڕاگەیاندنەکان بینیم لە شاشەی ئەنارتیش کە گەنجێک لە سلێمانی بە زۆر بردراوە بابەکەی چوویتە بەردەمی بارەگەی پارتی کرێکاران خۆی سووتاندیە داوای کوڕەکەی خۆی دەکاتەوە جا بە زۆر بردننی گەنجی کورد بۆ ناو ڕێزەکانی خۆیان ئەمە ژێچێک لە خاڵە هەر گرنگەکانە کە کێشە و گرفتەکان و باگراوەندەکانی بۆ هەرێمی کوردستان بەجێ دەمێنێت. بەڵێ سپاس دەکەم کاگاری هەموو ئەم نمورانی باسی کردکاکەوە گرفت دروستکردن نییە و ڕێز نەگرتن نییە لە سەروەری هەرێمی کوردستان بۆ نمونە کە داوا دەکرێت کانتۆنێک لە ناو هەرێمێکدا دروست بکرێت. وەڵام من بەڕێی خۆم لە شنگال کە داخوازیان کردو داخوازی کانتۆنیان نەکردووە بۆ شێوەیە کە لە هەرێمی کوردستان جواز بێتەوە سەر بە عێراق بێتن وەکو باسییان کرد حتا تەنانەت خودی ئێزیدیەکانیش لە وڵاتان دەرێن لە ئەگەر تۆزێک بچینە دواوەتر لە ئەڵمانیا گەورەترین خۆپیشاندان کرا ئێزیدیەکان کردیان و ئەو داخوازی کە باسی لێوە دەکرێت ئەلێوێن دەرێ باس کرا شێخ تەحسین چۆتە یەکێتی ئۆروپا و بەو لەهجەیە قسەی کردووە کە ئەوان نەکوردن و پەیوەندیشان بە کوردەوە نییە ئەوە کارێکی موسیبەتە بەعکسەوە بە پێچەوانەوە ڕەنگە پەکەکە کار بکاتن بۆ ئەوەی ئەنتی ئەو جۆرە تەفکیرانە بێنێتە دی و بە پانتایەکی کوردستانی فراوان ئیش بکاتن وەک ئێمە بزانین شنگال بەڵێ تایبەتمەندی خۆی هەیە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی کۆمڕەنگە عمقێکی کۆمەڵاتیشی هەبێ لەگەر ڕۆژئاوای کوردستان ئەمانە کارێک دەکەن کارێکشی دەکەن زۆرێک لەو زۆرە تەفکیرانە هەبێتن بەڵام ئەوەی ئەمن لێ ئەوە بم لەو مۆزوعەیەی بە کەزەکە بە فەرمی بەیانی دەرکرد کە ئێوە ئەوان داخوازی کانتۆن ناکەن بە پێچەوانەوە ئەوان دەخوازن شنگال ئازاد بکەن و ئامادەی هەموو هێزەکانی خۆیان هەیە بێخنە خزمەتی ڕزگارکردنی شنگال و بەشداریشیان کرد بەشدا ئێستا بێزگەلەوەی بەشداریان کردووە ئەگەر دەرفەتە بێتن و ڕەنگە کە کارێکی ئۆتۆ بکرێن بتوانن بچن بۆ کارکردنی بۆ ڕزگارکردنی شنگال بەتەنیا ڕەنگە ڕێگەیان پێ نادرێت بەتاکید کۆمەڵێک شت هەیە کە ڕێگەیان پێ نادرێت نەکرد برێ حیزبی و ئەوەیە ڕەنگە واقعی ململانەکە لەوێن دەری ئەو دەرفەتە نەبیتن ینی لە بەرەوەی شەڕی داعش شەڕێکی بەرفراوان ململانێن نییە بەڵێ پەیوەندی بە ململانێن نییە کاوە پەیوەندی بەوەیە کە هەرێمی کوردستان بەرەو پێش چووە ئێستا وڵاتانی هاوپەیمان زیاتر لە چل وڵاتی هاوپەیمان چل وڵات هاوپەیمانەتیان بەستەوە بە هەرێمی کوردستانی شەوە کە شەڕی داعش بکەن هێزی پێشمەرگە پرچەک دەکەن هێزی پێشمەرگە ڕادەهێنن هێزی پێشمەرگە ئێستا لە تەواوی بەرەکانی جەنگ حزوری هەیە دوێنێ لە کەرکووک لە شوێنەکانی تری شەڕ بووە
پارتی کرێکارانی کوردستان کە بێ شنگال ئازاد بکاتن ڕەنگە لە چوارچێ ئەو بەرنامە نەبی کە هاوپەیمانان پێیان باش بیان هێزی پێشمەرگا هەموو شتێک دەبی بە هەماهەنگی بیتن وێ ناڵێم هێزی پارتی ڕۆلیان هەبوو ڕۆڵی پەکەکە نادیدە دەگرێت ڕۆڵی گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستان نادیدە دەگرێت لە هەرێمی کوردستانە لەکوێ باز دەکرێت وترێتەوە ڕێئیخاتەوە دیدگای باز دەکرد لەکوێ باز دەکرد باشە زۆر هەیە یعنی ئەو سەرنجا وترێ بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە بۆ خۆت زۆرە چۆنە دەزانی ئەم باسم کرد نەک پارتی دیموکراتی کوردستان بەڵکو هێز ویلایەنە سیاسیەکانیش ئەویان پێخۆش نەبی هەر هێزێک گرفت بۆ هەرێمی کوردستان دروست بکە یان هێزێک بەتەنێ گرفت بۆ لایەنێک دروست بکاتن سەرەتا باسم کرد ڕێز لە خەبات و تێکۆشانی هێز ویلایەنە سیاسیەکانی پارچەکانی تری کوردستانیش دەگرێت چ ئەوانەی لە هەرێمی کوردستانن چاوانەی لە شوێنەکانی تریشن بەڵام ئەگەر هێزێک بێ ئەزمموی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ئێمە تێداینا بشێوێنێ ئالۆزی کە تێچیدا بڵێ پارتی دیموکراتی کوردستان مەسئولە و ڕێگر دەبی لە بەرامبەر تێکدانی پێتان وایە پەکەکە ئەو هێزەیە باسم کردەوە نمونانەی کە باسم لە کاتێکە ئەوان دەڵێن ینی وەکو کاوەش ئاماژەی پێکردەوە ئامادەنە سەبن شنگال بگرنەوە بەڵێ ئەمە گرتنی شنگالیان هەر شوێنێکی تر بۆ پلانی دەوێ باشە نە پارتی کرێکارانی کوردستان نە کەسێکی تریش ئەم بڕیارە ناتوانێت بداتن حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری بەرنمەکانی وەزارەتی کاروباری پێشمەرگە بۆ سەررجەم بەرەکانی جەنگ بەرنامە و پلانی خۆی هەیە هەم لە ڕووی پلان هەم لە ڕووی چەک هەم لە ڕووی دابینکردنی پێداویستی تر و بەرنامەی توکمە لەگەڵ وڵاتانی هاوپەیمان لەبەرەوەی هەر هێرشێک کە دەکرێتە شوێنەچی دەبی وڵاتانی هاوپەیمانانیش ئاگدار بن وەرۆی بە فڕۆکە هەماهنگ و هاوکاری هێزەکانی پێشمەرگە بن ئەگەر پارتی کرێکارانی کوردستان بیوێ شنگال ئازاد بکە ئەی چۆن دەی پارێزی غێر پاراستنیشی دەوێتن بۆیە ڕەنگە گرتنی ئاسان بەڵام پاراستنی ئاسان نەبی بۆیش ئەم گرفتانە ڕەنگە دوزار بۆ هێزی پێشمەرگە ببینێتەوە و هێزی پێشمەرگەش پشتگیری لە پاراستنەکە بکاتن بێگومان بە هەماهەنگی ئەم هاوکارە دەکرێت و پارتی کرێکارانی کوردستان ڕەنگە نەتوانی بەتەنیا بێ شنگال ئازاد بکە باشە سپاس دەکەم کاکە سەرنجتە بوو سەرنجەکەم لەسەرەوەی ڕاستەکەی باشووری کوردستان کۆمەڵێک دەستکەوتی گەوری هەیە دەستکەوتەکەی هەموو خەڵکی کوردستانە بە تەنیایی پارتی نییە بە تەنیایی حزبێکی دیاریکراو نییە ئاسان دروستکردن بۆ ئەوە چەندە زەحمەتە ئەو هەندەش ئەمڕۆ لە باکووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان کۆمەڵێک دەستکەوت بەدەساتەوە کۆمەڵێک پێشوەچوون بەدەساتەوە هەر ئاستەنجێک بۆەوەی ئایا خزمەتی دۆزی کوردستان دەکاتن ئێمە دەبێت بۆ ڕۆژاوە بۆ ڕۆژئاوا و بۆ دروست دەکرێت بۆ نمونە بۆ ڕۆژاوە بۆ باکووری کوردستان بەڵێ ئەی چۆن ئەو ململانە سیاسیانە زۆر جار ناوی پارتی دەیەندێت ناڵێم بەس من نامەوێت لە سەرەتاشەوە باسم کردو نامەوێت بە مەسئلەی حزباتی ئەوە بکەم بەڵام بە گشتی بەزەڵ دەڵێ ئەوەی کە گرفت دروستەکە بۆ هەرێمی کوردستان پارتی کرێکارانی کوردستانە ینی بۆ ئەم نابەس بۆ خەڵک با خەڵک بزانێ کێ گرفت دروستەکە بۆ نمونێ ڕۆژاوە بەڵێ ئەوەی گرفتی دروست کردیە هەتا ئێستاکانە معروفە ئەو هێزە سیاسیانان کە ئێستا ناویان لە خۆناوە لەشکری ڕۆژئاوا و دەخوازن چێ بچنەوە وێندەواتە پەیوەندی بە پارتیەوە نییە وەکو پارتی دیموکراتی ئەوانە وا ئیدعا دەکەن کە پەیوەندیان پێوە نیە بەس خۆ بە بەشێک لە پارتی دەزان خۆ شراوە نییە بۆیە من لەگەڵ ئەوە دانیم بە هیچ شێوەیەک ینی وا ئەوەی دەکەین کە دروستکردنی کێشە بۆ باکووری کوردستان لە خزمەتی دۆزەکەت نابی بەم سۆگەر وە کۆمەڵێک گرفت دروستەکە بۆ باکوور من ناتانم ڕاستەخۆ بڵێم پارتی دروستەکە بەڵام ئەتۆ داوای بەجێهێشتنی قەندیل بکەی بە تاکید ئەوە گرفتە لەو ڕۆژگارەیە کە پەکەکە ئەلەو هێزەدایە ئەلەو وەزعدایە بڵێ ئێوە پێتان وایە پەکەکە گرفت بۆ هەرێمی کوردستان دروستەکە بۆچی ئەوە گرفت بۆ باکوور دروست دەکەن بۆچی گرفت بۆ ڕۆژاوا دروست دەکەن ئەوە نەیەم باسم کرد بە نمونە باسم کرد نادەخوازم کاکاوەستە نمونە بینتەوە کە نەک پارتی هێزەکانی تریش کە کێشیان بۆ باکووریان بۆ ڕۆژاوا دروست کردی بەڵام من هەرەوەندە دەڵێم دوێنێ بووکە هەموو هێزەکانی باشووری کوردستان کۆک بوون لەسەرەوەی پێشمەرگە بستە کۆبانێ هاوکاری شەروانانی باگوم کۆبانێ بن ئەدی ئەگەر سیاسەتی هەرێم و هێزولایەنەکان و بە تایبەتی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی بینی بۆ نردنی هێزی پێشمەرگە بۆ پشتگیریکردن لە خاچی ڕۆژئاوا و برایان و خوشکانی شەروانانی ڕۆژئاوا ئەدی ئەمە ڕۆلی هێز و لایەنە سیاسەکانی کوردستان و ڕۆلی سەرۆکی هەرێمی کوردستان نەبوو
ئەمە گرفتە یان پشتگیریە ئەمە یەک دوو هەر لەگەرگرتنەوەی گرێسپی و شاری حەسەکە و چەندنی شوێنی تر باکووری باشووری کوردستان هەرێمی کوردستان چەندین کۆمەک و هاوکاری بۆ ئەو شوێنانە نار بۆ خەڵکی ئەو ناوچانە بۆ شەروانە و دەستگای خێرخوازی بارزانی زیاتر لە کۆمەکی 5,000 ئایلا بۆ ناوچەی گرێسپی و حەسەکە ئەمانە گرفتن یان پشتگیری و هاوکارین باش بەنسبەت باکوور من دەتوانم ئەگەر ئاشتی بەرقرار بێ لە کوردستان دەور و ڕۆلی هێزیلانە سیاسەکان و سەرۆکایەتی هەرێم و خودی سەرۆک بارزانی بووە بۆ گەیاندنی پەیامی ئاشتی بەجێگەیاندنی ئاشتی لە باک بەبێ لایەنەکانی دیکەی باش لایەنەکانی تریش ڕۆلی گرنگیان بینیوە هەموو بەیەکەوە بەڵام بۆ پەکەکە ئەو هێزە گەورەی ئێستا لە قەندیل کۆکردەوە لەوە گەڕێک کە میێوانن یان چۆلیکەن خۆی سیاست و بەرنامەی خۆی ناگۆڕی بێ ئەو هێزە گەورانە بباتە حەسەکە بباتە گرێسپی بباتە ڕۆژئاوا بباتە شوێنی تر کە پێویستی پێیە تەنها وەکو هێزێکی پاسەوانی سنوور لەو مەنتقەماینەوە وەکو پاسەوانێکی سنوور پاشم بۆ هاتبوو بازدەوا کاڵێ خۆ هاوکاری هەرێمەکەن لە پاراستنی سنووری ئێراندا بۆچی ینی پارتی گلەی لەیان هەیە وەکو چۆن ینی هاوکاری ینی پەکەکە ڕۆڵە بینن لە پاراستنی ئەو سنوورانەدا وەکو هێزێکی چەکدار ئەو ڕۆڵانە لە قەندیلە ئەو ڕۆڵانە چین پاراستن نەهێشتنی خەڵک دزە بکرێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەوان ڕۆڵی پاسەوانی سنوورە بینن بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە و سیاسەتی خۆی هەیە بۆ پاراستنی تەواوی کوردستان و بە تایبەتی سنوورەکە نەک کوردستان نەک حکوومەتی هەرێم بەڵکو حکوومەتی عێراق پابەندە بە پاراستنی سنوورەکانی هەموو عێراق و ئەو سنوورانەی کە کەوتوتە سنووری هەرێمی کوردستانش لەبەرەوەی تا ئێستامە بەشەچین لە عێراق پاراستنی سنوورەکان لە ئەستۆی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان باش ئەگەر ئەوانیش ئەو ڕۆڵیان ئەگەر دەربڕینەکەم تەواو بێ بێمنەتن لەوەی کە ئەوان ئەگەر بیپارێزنەوە شوێنانە خۆی ئەمە ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان شوێنێک بە تەمای هێزێک بەجێبێری حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە و یاسا و ڕێسای خۆی هەیە لە هەر شوێن دەربیت باشە ئەدی بۆ ئەمە کێشە نییە زیاتر لە ئەو منتیقە سنووریانە 21 بازگە و خاڵی گومرجیان هەیە ئەدی ئەم گومرگانە بۆچێ باشە بۆچێ ئەو گومرگانە کاکەوە پارتی کرێکاران داکۆچی کردەوە شێوەی ئێستا باستان کرد لەو سنوورەیە بە تاکیت جم و زۆلی بینی دوو دەوڵەت و بینیەوە هات شوێ تێدا دەبێ ئابوووریەکە بە تاکیت لە بۆ پەکەکەیە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نییە بەڵام ئەوەی ئەمن مەبەستم بوو زیاتر ڕەدی کاک عەری بدەمەوە باشە عێراق لە ناوچە سنووریەکان پارێزگاری ئەو لە عمقی عێراق لە کەرکووک و لەو ناوانە پارێزگاری لە خەڵکی کوردستان نەکرد چۆن دەچێت لە قەندیلەوە پاراستنی خەڵکی کوردستان دەکات دوو یەک ڕاستی کۆمەڵێک نمونەی هێنایەوە لەسەرەوەی کە باسی لەوە کەرەوە گرفتانە چین کە پەکەکە بۆ نمونە لە هەرێم دروستی کردەوە باسی لە هاوکاریەکانی هەرێمیش کرد کە بۆ کۆبانێ و بۆ ڕۆژئاوا و بۆ هەر ئەوەی کە بۆ نمونە پارتی لە باکوور و لە ڕۆژاوا کردوونی چین ئەو گرفتانە چین کە ئەم دروست من پێم خۆش نییە زەقی بکەمەوە چونکە بەردەوام پێم خۆشە هۆکارێک بین بۆ ئەوەی کێشەکان هەیتم ئەگەر پیچەک ئەوەم بکەی ناچارم قسە بکەم و پێشم خۆش نییە بەڵام ئەو بۆ خۆی شاری ئابووری لە هەموو لایەکی خراە سەر ڕۆژ ئاوای کوردستان ئایا ئەمە گرفت نەبوو لە بۆ ڕۆژ ئاوای کوردستان لە کاتێکدا ئێمە وەتی هەینێ دەڵێن کوردستان چاردەورەی ژیراوە بە داگیرکەرانی کوردستان خۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بوو خەڵکی کوردستان بوو چۆن مافی خەڵکی ئێرەی تێدا هەیە ئەوەش مافی خەڵکی هەرێمی کوردستان تێدا ئەگە بیرکردنەوەکەمان کوردستانی باشە قسێکی دیکەشە بوو ینی خۆ بۆ ماوەیەکی زۆر کە پارتی بە بەرپرسیارەوە دادەنرا خەندەق لێدان بە سنووری ڕۆژئاوا و داخستنی دەواازەی پیشقاپور هەموو ئەمانە جۆرێک لە دروستکردنی گرفت نەبوو بۆ ڕۆژاوا وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان پلان و بەرنامەی خۆی هەیە ئەو کاتیش تیرۆریستان ئەو شوێنیان دەستنیشان کردبوو کە ببێتە دەواازە و دەرگایەک بۆ پەڕینەوەیان و مەرامەکانیان جێبەجێکردنی بەرنامەکانیان لە شار و شارچکەکانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان یان هەر هێزێک یان هەر کەسێک و پاڵپشت و پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ هەر بەرنامەیە کە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانی تێدا بیتن حکوومەتی هەرێمی کوردستان چەندە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان نیم نوێنەری
کادری پێشکەوتوی پارتیم لەسەر ئەو بەرنامە قسە دەکەم بەڵام پارتی دموکراتی کوردستان و هێز ویلایەتە سیاسەکانیش پشتگیری بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ئەوەی باز دەکەی ئیزەنابێت کە خەندەق زڕور بووە پێویست بووە بۆی هەرێمی کوردستان سەلامەت و ئارام بیتن ئەی مەسلەی قەیرانی دارایی حەسارێکی داراییکە خراوەتە سەر ڕۆژاوا وەکو کاکاوە باسی کرد ئەمە دوورە لە ڕاستی ئەم ڕۆژێ ئەو شوێنانەی کە خەڵکی پێ هاتوچوو دەکاتن یان ئەو بازگانەی کە هەیە ئەو ڕێو شوێنانەی کە هەیە لە زۆرجار لە NRT بینیتم بەرنامەی باشیان هەبووە لەسەر خاڵە سنوورەکانی ڕۆژهاوا ئەم ڕۆژێ هاتوچوو هەیە ئەوەی دوورە لە ڕاستیەوە باشە دو کۆمنت لە تۆ وەرەگرم کاتی کۆتاییە داواخوازم کە بە بەردەوامی دۆزی کوردستان کار بکەین هەموو سیاسی بە هەر یەکەو بە تایبەتمەندی پارچەکەی خۆیدا بەڵام ئامانزی سەرشی بۆ ئەوی دۆزی کوردستان ببینە پێش زۆر سپاس کێشەی کورد لە هەر شوێنەکە بیتن هەموو هێز ویلایەتە سیاسیەکان پێویستە بە یەکڕێزی بە تەبایی پاڵپشت و پشتگیری بکەن و ئەم ئەزمونەی کە لە هەرێمی کوردستانی ژاتە لە باشووری کوردستان دروست بووە ئەرک و واجبی هەموو هێز ویلایەتە سیاسیەکانە چ ناوەی چ لە باشوور چ لە پارچەکانی تری کوردستانیش زۆر سپاس بۆ ئارینانەکەلی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستانە بەها سپاس بۆ کاوە نادر نووسەر و نزیک لە پارتی کرێکەرانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان ئازانی ناوتی سپاس بۆ کۆمنت و سەرنج و پرسیاری ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک هیوادارم توانی بێتم وەڵامی زۆری نەتان وەربگرمەوە لە میوانەکانم تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.